ئیمامی عومەر فەرمایشتێکی زۆر گرنگێ حەزەکەم عەرزتانی بکەم بۆ ئەوەی بۆ دین و دنیاتان ئیسفادەی لێ بکەن. ئەفەرمێ من بورك له في شيء فليلزمه. ئەگەر کەسێک لەیەوە خوای تەعالا بەرەکەتی خستە کارێکیەوە، کارەکە کاری دنیایی بێ یا کاری دینی بێ، دەستی پێوە بگرێ و لە دەستی نەدا. دەستی پێوە بگرێ و لە دەستی نەدا. بۆ نمونە تۆ لە بوارێکە ئیشەکەی لە بوارێکی لەعنی کاسبی دنیایی لە بوارێکە ئیشەکەی بۆ نمونە تۆ جۆرێک لە جۆرەکانی تجارەتەکەی، جۆرێک لە جۆرەکانی بازرگانیەکەی، لەو جۆرەیە خوای تەعالا بەرەکەتی بۆ کردی تۆ قازانجێکی باشی لێەکەی، بەڵام تاقیەکەیتەوە سیرەکەی لە شتی ترە ئەو بەرەکەتەی تیانە بۆ تۆ دەست بگرەوە کە بەرەکەتەکەی تایە و لە دەستی مەدە حتا بڕۆ لەگەڵی حتا دێ لەگەڵتا. هەروەها لە بواری دینیشە بۆ نمونە تۆ خوای تەعالا دەرگای نوێژی بۆ کردیتەوە، نوێژی سونەت، شەو نوێژی هەوڵدا لە دەستی خۆتی مەدە، خەریکی ئەوە بەو زۆر زیاتر کاتەکانت بە نوێژکردن و بە نوێژی سونەتەوە بەسەر بە. لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەهەشت ئەوە نەدەرگایە، بەهەشت ئەوە نەدەرگایە، هەیە لە دەرگای ڕۆژوە چێتە ژوورەوە، هەیە لە دەرگای نوێژەوە، هەیە لە دەرگای خێر و زەکات و سەدەقەوە، هەر یەکێک لە دەرگایەکەوە. خوای تەعالا وای کردووە. ئیبن مەسعود وتیان ئیبن مەسعود تۆ هەستەکەین لە ڕۆژوگرتنە وەکو چۆن بڵێ زۆر گەرم و گوڕ نیت، فەرمووی من کاتی ڕۆژوو بگرم قورئانیشم پێ ناخوێنرێ، بۆیە من حەزەکەم زیاتر ژیانم لەسەر قورئان خوێندن بەسەر، یعنی عیبادەتی قورئان خوێندن لەلام خۆشەویسترە، بۆیە زیاتر کاتەکانم بەوە ئەبەمە سەر. هەنی ئەصحابە هەبووە لە ڕۆژوە زۆر گرنگ بوون، یعنی وەکو بڵێ لە ڕۆژوە زۆر لێ هاتوو بوون، خوای تەعالا دەرگای ڕۆژووی بۆ کردبوونەوە، وەکو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص کە عابدێکی گەورە بووە، بۆیە دەستی بەوە گرتووە، خەریکی ئەوە بووە زیاتر. ابن ماجه ئیگەڕێتەوە بە سەنەدێکی ضعیف بەڵام معناکەی صحیحە. ئەفەرمێ نافع فەرمووی من کاتی تجارەتم بکردایە بۆ میسر و بە شام بە خێرێکی زۆرەوە گەڕامەوە، بەڵام جارێکیان چوون بۆ عێراق سەرمایەکەیشم نەهێنایەوە، بۆیە هاتمە لای دایکە عایشە خوای لێ ڕازی بە بۆیم گێڕایەوە. دایکی ئیمانداران فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی إذا فتح لأحدكم رزق من باب فليلزمه. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر خوای تەعالا دەرگای ڕزقێکی بۆ کردنەوە لەلایەکەوە ئەوە دەستی پێوە بگرن با لە دەستان دەرنەچێ، بۆیە بڕۆ ئەلەو بازرگانیە بکەیان بۆ ئەو شوێنە بڕۆ کە خێر و بەرەکەتەکەی تایە، ئەمەکەی تر کە خەسارەتیا کردە تر بۆی مەڕۆرەوە تەواو. پێویستە ئێمەی مسلمان دەرس وەربگرین، ئەگەر خوای تەعالا لە بوارێکە لە بوارەکانە دەرگای بۆ کرد، دەرگای ڕزقی لێ کردینەوە، ڕزقی دنیایی بێ ڕزقی دینی بێ، بە ئەو دەرگایە دانەخەین بەردەوام بین ئینشاء الله خوای تەعالا سەرکەوتومانەکە.